لە دوور کێمکردنا مۆچەونا دادپەروەری و نەهێشتنا گەندەڵیên زێدە مەزن دە هەرێما کوردستانێدا هەژمارەکە کەسایەتیên جودا جودا و چالاکên سڤیل لە هەفجەمیانێک لە هەمبەر پارلەمێنتا هەرێما کوردستانê پێکانی و تێدا گوتن وانا ئیدی تەحەمولاوەیەکی نەمایە و هەر چاوەڕێ شەفافیەتێ بکەن و تو ئەنجامەکە دڵخۆشکەرژی نەبە و گەندەڵیژی هەر بەردەوام بە. ئێمە ئێستا لە شوێنێکدا یادی دادپەروەری جیهان دەکەینەوە کە کوردستان نادادپەروەرترین هەرێمە لە چوارچەوەی وڵاتێکدا لە جیهاندا. داهاتی دەدەوڵەمەندی ئەم کوردستانە بەقەدەر داهاتی نەتەوەی 5 ساڵی هەموو خەڵکی کوردستانە. ئیتر ئەمە نیشانەی ئەو پەڕی نادادپەروەری لە کوردستانە. ئێمە سەرۆک و جێگری سەرۆکی حکومەتێکمانەیە کورسەکانیان هەردووشیان بە میرات بۆ ماوەتەوە. تەنانەت لە کوردستانە دەسەڵاتیش بە میرات بۆ خەڵکان دەبێنێتەوە. لە کوردستاندا ئێمە ستافی حکومەتمان سەرۆکی حکومەت و جێگیرەکەی هەر هەمویان مناڵەکانیان لە باشترین قوتابخانە دەخوێنن لە کاتێکدا مناڵانی خەڵکی دیکە نانیە بیخۆن ئەوە قوتابخانەی تایبەتیان بۆ خۆیان کردوێتەوە بۆ نەخۆشخانە دەچنە دەرەوەی وڵات هەموو شتێکیان جیایە لەو میلەتە. ئەو کەسێن کو هاتنە vê لە هەفجەمیانەی 13 خاڵ نویساندبوون دتەڤایە وان خاڵاندا بەحسانە عەدالەتی و جوداهیەکە زێدە مەزن دە هەموو وارێن ژیانێدا لە هەرێما کوردستانê هاتیە kirin ku di navbera kesên hejar û berpirsiyarên bilind de heye û ew dixwazin cudahiyahan nemîne. سیستم نادادپەروەرە ئەو سیستەمەی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچی زۆر نادادپەروەرە چونکە سیستەمەکی حیزباتیە و سیستەمێکە خەڵکێک بە پاشا دەژی و خەڵکێک بە جزیر دەژی. باشترین حەل ئەوەیە بگەڕێینەوە سەر ئەوە کە دام و دەستگاکان ڕێزی لێبژیرێن چیتر حیزب لە سەروی دەسەڵات و یاسا نەبێتن سیستەم بگۆڕێتن ڕۆڵ بدرێتە دام و دەستگاکانی تەنفیزی و تەشریعی و قەزایی. ئامادەبوویان گوت گەردەخوازیان وان نەهێن وەرگرتن و بجهکردن ژی ئەوێ لە بەغدایە سکاڵایە تۆمار بکەن دژی بەرپرسیار و حکوومەتە هەرێما کوردستانê. ناوەکان بنووسن و بریکارنامەکانتان بکەن بۆ ئێمە بە زووترین کات بچی سەردانی ئەنجومەنی وەزیرانی عراق و وەزارەتی بازرگانی عراق بکەین ئەگەر بە پیریادا شتەکەمانەوە نهاتن ئێمە ئامادەین داوایان لەسەر دەنووسین لە محکەمەی ئیداری بەغدا. یاداشتا 13 خاڵیا vان kesên hatibûne li hevcemiyanê ji bal parlamenta Kurdistanê ve hatine wergirtin û sozaweyekî jî bi wan dan ku dê li parlamentê kar li ser bikin. Li hevcemiyana çalakvanan li ber dergehê parlamenta Herêma Kurdistanê bidawî hat. Awan hin xalên giring hebûn û dana parlamenta Herêma Kurdistanê daxwaz dikin ku xalên wan weke xwe werin bicihkirin ji ber ku ew dibêjin dê xalên wan da ew yek hatiye zelal kirin ku wê gandalî li Herêma Kurdistanê were binavêrkirin. Ehmed Zêbarî dengê Amerîka Hewlêr.